دیسانەوە لە بەردەم تەندروستی هەڵەبجە گردبوونەوەیە. ئەمان کرێکاری پاکەرەوەی نەخۆشخانەکانن. داوای مافی خۆیان دەکەن. دەڵێن 5 مانگە موچەمان پێنەدرا و تا ئێستاش حکوومەت لە ئاست داواکاریەکانیان بێباکە. تا ئەسە 6 مانگۆ ناگیرا ژەبانی نا ئێمڕۆ عین دەست بەدەستی قوربان دای لە حکوومەت هەرێم کوردستانکردن بەشکمە فارە تازیع کرا چونکە ئەگەر ئیش نەکەن خەستخانەکەم پەکیان نەکەوێت. بە ناوی 166 کرێکاری کۆمپانیای پاکەرەوەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە ناحیەکانی سیروان و قورماڵ و ناحیەی بیارەوە ڕاستی ئێمە 5 مانگە پێی ناوەتە 6 مانگە موچەمان وەرنەگرتووە، یانی لە دۆخێکی خراپین بەڕاستی. تیامانە کرێ چییە مناڵیە بۆمونە کرێ خانووی لەسەر مۆریدەی لەسەراوی لەسەر ناتوانێت هیچ بە ڕاستی 5 مانگە ئێمە هیچ داواتێکی ترمان نییە بۆمونە کە ئێمە نێرە بۆم ڕۆژان لە 7 بۆ 1 ناتوانانی هیچ شتێکی تر بکەین. ئەمە چەندین جارە گردبوونەوەی ناڕەزایی ئەنجام دەدەن، بەڵام هێشتا موچەکانیان بۆ خەرج نەکراوە. گەرچی پێشتر بڕیاری خەرجکردنی 296 ملیۆن دینار بۆ موچەی 5 مانگی پاکەوانانی نەخۆشخانەکان لە وەزارەتی دارایی بووە، بەڵام واژوو لەسەر خەرجکردنی نەکراوە. وڵای ئەمە نەک ئەمە یەکەم جارمان بێت دووەم جارمان بێت سێمە 100 جارە کۆبینەوە گرش بووینەوە داوای مافی خۆمانەکە جواب دەکەن کاکە بە کوردەکەی جواب دەکەن ئەڵەن بوجە نیە هەر ڕۆژە و گەمە و گاڵتەیەک و قسەیەکی باخ و بڕێق و بووەکەن و درۆ دەلەسە هەر ڕۆژە جوابکردنێکە ئەڵێ یەکشەمەکەی تر دوای خا بۆ یەکشەمەکەی تر هەفتە بە هەفتە و پیەکەن. دکتۆر ئازاد ئەو جارە کە مانەکەمان کرد مدەدە لەمە پێشوو خۆ ئاگاداری دوور و نزیک دکتۆر ئازاد وتێتی بەس موچەکە باش بێت وەزعەکە باش بێت ئەوەی کەمانی گرتومە کە هەرچی کرێکارە دەریەکەم ئیشتەش واڵێت ئیشتەش من لەم کەناڵی ئێوە ئەم قسە و داوای مافی خۆمەکەن سبەینە دووسبەی مەعاش وەکو خۆی لێ بێ دەرمەکە کرێکاری تر تایبەتی خۆی خزم و ناسراوی خۆیەتی وەکو خۆی دز و گەندەڵی خاتە شوێنەکەی. ئەم کرێکارانە نوێنەرایەتی 163 کرێکاری نەخۆشخانەکان دەکەن. هەڕەشەی مانگرتنی یەکجاری دەکەن و دەڵێن دەست لە ئیشکردن هەڵدەگرن. ئەوەش دووپات دەکەنەوە ڕۆژانی ئایندا بەردەوام دەبن تا موچەکانیان پێدەدرێت. هەریکێک لەو کرێکارانە موچەی مانگانەیان 300,000 دینارە و سەرچاوی بژێوی ژمارەیەک خێزان لەسەر ئەو بڕەپارەیە. لە نوێترین پێژاتیشدا لەسرم کێشەیە بەڕێبەری تەندروستی هەڵەبجە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نووسراوێکی بڵاو کردەوە. تێیدا ئاماژەی بۆ کردووە وەزارەتی دارایی واژووی لەسەر خەرجکردنی و بڕەپارەیە داوە کە بەهۆیەوە 5 مانگە موچەی پاکەرەوەکانی نەخۆشخانەکانی هەڵەبجە دوا دەکەوێت. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.